ئەو کەسانەی کە قەسابن، ئەو کەسانەی کە ئیشی ئاژەڵ دەکەن، لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە، ئاژەڵی نەخۆش مەفرۆشن. تۆ دەڵێ من دەیفرۆش مەقم چییە؟ باوەڕ دەکەن هەندێک لە قەسابەکان پیان وتومە جاری وا بۆ جووتی مەڕ فرۆشتاوە بە 36,000 جووتێ مەڕ، بە 40,000 بە 50,000. بۆچێتی ئەم خوانە ناسا ئەگە بیرێنەوت تێ بێ چی بکات؟ ئەبێ چەندێ دز بێ، چەندێ گەندەڵ بێ، دەچێت ئەم حیوانە نەخۆشە سەرە بڕێ، خەڵک دێ بۆ لای هەر کیلۆیەک و هەر بۆ نەفەرێک و پارچەیەکی تێکا بۆی ئەو حیوانە هەر زانە نەخۆشە ساغ بکات و پارەی دەستکەوێ. ئەوەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەوی فڕۆفێڵکا بۆ ناو جەهەنەمە. ئەو کەسانەیە بۆیە ئاگادار بن، ئەو کەسەی کە سعری ئاژەڵ نازانێ مەی خەڵەتێنن، ئەو کەسەی لە گۆشت نازانێ، لەوانێت تۆ دەتوانی پیاوێکی بەتەمەن بخەڵەتێنی، بەڵام دەتوانی گەنجێ بخەڵەتێنی. پیاوێ بەتەمەن لەوانێت شارەزاییە بێ، گۆشتی باش کامەیە، خراپ کامەیە، نەخۆش کامەیە، بەس گەنجێکی داما و نازانێ کەم حیوانە نەخۆشە. ئەم گۆشتە گۆشتی حیوانی ساغ نییە. بۆیە ئەو کەسەی کە شارەزانیە مەی خەڵەتێنە، لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. دەبینی دەڕوات خوێیەکی زۆری ئەداتێ، ئەمجا تێر ئاوی ئەکا بۆی بەیانی هات بە قورسی بیفرۆشێ، بۆی ئاو زۆر بخوا. ئەوەیە بۆ ناو جەهەنەم ئەو کەسەی فڕۆفێڵ بکە. من غەش المسلمین فەلەیسە منهم. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی غەش لە مسلمان بکە لە مسلمانان نییە، ئینسانێکی لار و لێر و خراپە. بۆیە ئاگاداری خۆتان بن، تەقوای خوا بکەن. گۆشتی خراپ، ئەو گۆشتەی کە ماڵ و مناڵت نایخوا، مەیدە بە خەڵکی. تەقوای خوا بکەن. ڕۆژێک دێ دەتکەنە کفنێکەوە و دەتپێچنەوە، ئەو ڕۆژت لەبیر نەچێ.